في المؤتمر الصحفي السابق تكلمنا على كردي، نحن أبدينا استغرابنا ودهشة كبيرة جدا. لە پرێس کۆنفرانسی ڕابردوو باسمان لە کوردێک کرد سەرسوڕمانی و بەدگومانی خۆمان خستەڕ و چۆن کوردێک پرسی نەتەوەی خۆی هەیە، پرسی بوونی نەتەوەکەی کە بەردەوام بەدەست چەوساندنەوە و داگیرکاریەکانی تورکیا دەناڵێنێت، ئەو نەتەوەیە لە پێناو ئازادی دەجەنجێت، مافی خۆشیانەکە لە پێناو ئازادی بجەنگن، چۆن دەکرێت کەسێکی ئەو نەتەوەیە بەکرێ بگیرێت لەلایەن هەواڵگری تورکیا بنێردرێتە لیبیا و لە لیبیا شەڕ بکات. زانیاری ئەوەم پێدراوە کە خەڵکێکی زۆر بەکرێگیرا و هێنراونەتە ئێرە، بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ئەو کەسە نوێنەرایەتی گەلی کورد بکات. تیرۆرستان نوێنەرایەتی گەلەکەیان ناکەن، تەنیا نوێنەرایەتی خۆیان دەکەن. تەنانەت لە لیبیاش تیرۆرستان، لە خێڵەکەی خۆم تیرۆرستان، لە خێڵی هەموو ئەوانەی بەیەکەوە شەڕ دەکەین تیرۆرستان. تیرۆرستان نوێنەرایەتی هیچ لایەنێک ناکەن، تەنیا نوێنەرایەتی خۆیان دەکەن، نوێنەرایەتی ئەوانە دەکەن کە بەکرێیان گرتوون. عليه أن يفسر للشعب التركي كيف عمل بهذه العقلية المحتوها، هذه العقلية المتدنية من الأخلاق